دەچینە لای پەیامدەرمان ڕاستی حەمامین لە شاری سلێمانی و ڕاستی سڵاوی خوارد لێ بزانین لە شاری سلێمانی چی دەگوزارێ بیگوازیتەوە بۆ ئێمە و بۆ بینەران. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کەڵە ئەسمانی پێیام. دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆمەڵە چالاکی زۆر سیاسی ڕۆشنبیری کۆمەڵایەتی بەڕێوە ئەچن. ئەمڕۆ بڕیار وایە مەکتەبی سیاسی پارتی دیموکراس سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکات بۆ گفتوگۆکردنی گەڕی دۆڵی پێکهێنانی حکوومەت و بەڕێزەکەی پارتی باسەرۆکایەتی محمود محەممەد دەبێت کە وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانە و دیارە گفتوگۆکان لەسەر گەڕی دۆڵی پێکهێنانی حکوومەت دەبێت. هەروەها سیمپۆزیۆمێک بەڕێوەچێ لە سەر پاراستنی زمانی کوردی و هەروەها ئەرکی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە پاراستنی زمانی کوردی. هەروەها ئەمڕۆ خۆپیشاندانی قوتابیانی پۆلی 12 ئامادەی بەڕێوە شێکە دیارە ناوەزارەکانیان دووبارە دەست پێەکەنەوە لەسەر پرسیاری تاقیکردنەوە وەزاریەکان. هاوکات خوێندکارە یەکەم و دووەم و سێیەمەکانی دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستان لە بەردەم نووسینگەی ئەنجومەنی وەزیران و لە بەردەم نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەت قوبات تاڵەبانی گردبوونەوەکەن و خۆپیشاندانەکەن و دووبارە گردەبوونەوە. هەروەها زانکۆکانی تورکیا کۆنفرانسێک ساز دەکەن بە بەشداری چ زانکۆیان. ئێستا کە منۆتام لە ئاهەنگێکی کۆلێژگای یونایتد ساینس کە سازی کردووە بۆ قوتابی یەکەمەکانی و لێرە بە ئامادەبوونی بەرپرسانی باڵای حکومی و پارێزگای سلێمانی خەڵاتی ئەو قوتابیانە دەکات کە پلەی بەرزی ئامادەسێناوە. من دوو قوتابی میوانمە تۆ ئەگەر تەشریف دێرەوە سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ناوت چییە و تۆ چیت بەدەستێناوە پلەکە چی؟ من ژیان ڕەوف عەبدوڵڵا عەزیز لە قوتابخانەکانی یونایتد ساینس خوێندوومە و ئەم ساڵ سپاس بەخوای گەورە توانیمە ئەنجامێکی باش و هەروەها یەک پێنجەمی هەرێمی کوردستان بم و هەروەها لە ئاسەر ئاستی شارەکەی خۆم کە هەڵەبجەی شەهید دەتوانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و کاک ژیان هەست چۆن و کاتێکەوە نورە بەدەستێنا. وڵی خۆی من چاوەڕێی لەوە زیاترم ئەکرد بۆیە کە ئەو نمرەیەشم بۆ هاتەوە تقریبان زیاتر پێم ناخۆش بوو لەوەی ئەوەی کە زۆر دڵم پێ خۆش بێت چکە هەوڵێکی زۆرمان نابوو لەگەڵ هاوڕێیانم بەڵام سواز بۆخوا خێری بێوەیە ئینشاءڵڵا. زۆر سپاسەکەم کاک ژیان. ئەم نەڕۆمە لای قوتابێکی دیکە خاتون ئەگەر تۆ تەشریفین تێرەوە سڵاو لێبێ ناوت چییە و چ پلێکت بەدەستێناوە تۆ؟ من نیگا نووری لە یونایتد ساینس کۆلێج کۆنمرە نازانم بەس وەکو معدەل 98.28 و پلەی پێنجەمم لە سەراستی کوردستان. هەستت چۆن بوو کە ئەو نمرە بەدەستێنا؟ هەست بە چی کرد؟ زۆر دڵم خۆش بوو بۆ هەر خوێندکارێکی تر بەڵام لە هەمان کاتا بیرم لە هاوڕەکانم کردەوە کە ناتوانێ ئەو نمرەی کە بەدەستی بێنن ئیتر هەستێکی تێکەڵە لە هەردووکی ئێستش. حەزت لە چییە وەکو هیوا خولیا و ئاوات حەزێکی بی بە چی دەفرێتە چ بەشێ تەقدیمی چ بەشێکێکەی؟ وەکو بەش تا ئێستش دڵنیانیم نامەوە کوێرانە یەکسەر بڕۆم بۆ بەرزترین بەش نا ئەمە لە هەر شوێنێک بکەم بتوانم خزمەتی مرۆڤایەتیکەم ئەوە بەسە بۆ هەمووان. زۆر باشە. تۆ کێ بۆکاریم سەرکەوتنە بینی کە بەدەستێناوە؟ خێزانەکەم خوێندنگاکەم بە تایبەتی دوو پورم هەیە ئەوان زۆر هاوکارم بوون. سپاسم خاتون نیگار. کاک ریاض دیارە ئەنجامەکانی قوتابیەکانی یونایتد ساینس لە 12 خوێندگان هەیە لە پارێزەکانی سلێمانی و هەڵەبجە 13 خوێندکاریان لە دەیە خوێندکاری یەکەم بۆ لە سەراسی پارێزگای هەڵەبجە لە تاقیکردنەوەی وەزاریدا. هەروەها 69 خوێندکار نمرەی لەسەر و 95ەوە هێناوە 133 قوتابیشان نمرەی لەسەر و 90 بەدەستێناوە 30 قوتابیان لەسەر و 95 بووە هەروەها 76 قوتابیشیان نمرەی لەسەر و 90 بووە لە تاقیکردنەوەی نیشتیمانی کۆلێژ بنەڕەتیە. ئەمە زانیاریەکانی لای من بوون. زۆر سپاس بۆ بەڕێز ڕاستی حەمامین پەیامدەرمان بۆ گواستنەوەی و زانیاریان سپاس دەکەم.